سڵاوتان لەبێ هاوڕێکانم چۆنن بە هیوام کە زۆر باش بن هەروەکوە بینن من خۆم ئامادە کردووە بۆ بەرنامەیەکی نوێی خەون بۆ ئەوەی کە خەونی مناڵێکی تری هاوڕێم بەدیبێنم بەڵام وەک هەمیشە پێتان ناڵێم کە خەونەکەی چییە بۆ ئەوەی لەم گەشتە لەگەڵمانە بن بەس پێم خۆشە شتێکتان پێ بڵێ ئاگادارتان کەمۆلەوەی کە ئەگەر ئێوەش خەونێکتان هەیە هەوڵ بن بۆ ئەوەی کە بگەن بە خەونەکانتان نەک بڵن بڕاستی خەونەکەی ئێمە سەختە یاخود ناتوانین چونکە دڵنیابن ناکەن بە خەونەکانتان بەم ڕێگە بۆیە پێویستە لەسەرەوە هەوڵ بن بۆ خەونەکانتان هەروەکو من کە ئێستا لە هەوڵام بۆ ئەوەی کە خەونی ئەم هاوڕێم بەدیبێن بەڵام سەرەتا پێویستە کە پەیوەندی پێ بکەم زانم کە لە ماڵەوەیە دواتر ئەڕۆم بۆ لای و خەونەکەی بەدیێنین ئێوەش لەگەڵمانە بن هاوڕێیانم هەروەکووە بینن ئێستا هاتوومەتە ژووری ماوەی مناڵان بۆ ئەوەی کە بتوانم پەیوەندی کەم بە بەرینی هاوڕێمەوە جا بۆ ئەوەی کە ئاگاداری بکەینەوە بزانین لە ماڵە ئەتوانین سەردانی بکەین چونکە پێویستە ئەو کەسی کە سەردانیەکەین یاخود ئەڕۆین بۆ لای لە پێش ئاگاداری بکەینەوە و منیش وە ئەەکەم و ئێستا پەیوەندی پێواکەم ئێوەش لەگەڵ ما بن با بزانین بابزین بارین چۆنە لەگەڵ ما بن بارین ئەم کاتە و باش چۆنی؟ ئەم کاتە باش چۆنی؟ من باشم بارین من ناوم تەوارە لە ماوەی مناڵانی کورساتەوە ئێستا پەیوەندیمان پێوە کردووی بۆ ئەوەی کە یەکێک لە خەونەکانی تۆ بەدیبێنین تۆ کۆمەڵێک خەونت هەبوو ئێمەش ئەمڕۆ پێکەوە کار ئەەکەین بۆ بەدیهێنانی یەکێک لە خەونەکانی تۆ جا پێمان خۆشە باسێکی خەونەکانی ش بکەیتەوە من دوو خەونەمەیە کەمیان بووم بە دادوەر دووەمیشیان بووم بە وێنەکەش گوێتان لێ بۆ هاوڕێیان دوو خەونی هەیە ئەم هاوڕێ جوانەمان لەگەڵمان نابێ ئەمڕۆ لە بەرنامەی خەون بۆ ئەوەی کە یەکێک لەو خەونانەی بەدیبێنین لە ماڵیت بارین؟ بەڵێ زۆر چاکە ماڵۆتان ئاگادار کەرەوە خێزانەکەش ئاگادار کەرەوە تۆزێکی تر یەین بۆلات خۆشحاڵ بووم بەخێر بێن زۆر سپاس جارێ خوارد لەگەڵ خواحافیز خواحافیز هاوڕێیان ئاگادار بوون بەرین لە ماڵە و پێی خۆش بوو کەواتە ئێستا من لە کەناڵە جوانەکەی کورساتەوە دەرەچم بۆ ماڵی بەرین و لەگەڵمانە بن هاوڕێیانم هەروەکوە بینن ئێستا من لە ناو ئۆتۆمبیلەکەم بۆ ئەوەی کە بڕۆین بۆ ماڵی بارین بەڵێ هاوڕەکەم ناوی بارینە ئێستا ڕۆین بۆ ماڵی بارین پێکەوە بزانین کە خەریکی چییە و پێڵێن کە خەونەکەت بەدیهێنین ئێوەش لەگەڵ ما بن بەڵام سەرەتا بزانن کاتێک گێنە ناو ئۆتۆمبیل ئەبێ بە باشی دابنیشن و پشتێنی سەلامەتیش ببەستن وەکو من باشە با بەڕێ بکەین هاوڕێیانم گەشتم هەروەکوە بینن ئێستا لە بەردەم ماڵی بارینین با پێکەوە بڕۆین لە دەرگابین سڵاو لێبێ زۆر سپاس سەلام چۆنی دایکی بارین باشی زۆر سپاس مەمنون دەست خۆش بێ مەمنون زۆر سپاس زۆر سپاس مەمنون عزیزان ئێستا گەشتمە ماڵی بەرین جا چاوەڕێی ئەوم با بزانین کەیەت چاوەڕێکە نێوەش لەگەڵمە
بەرین چۆنی؟ ئەم کاتە و باش ئەم کاتی تۆش باش مەمنون وەرە با دانیشین تۆزێک گفتوگۆ بکەین ئێوەش لەگەڵمانە بن بەرین ئەرێ بەرین یان بارین بەرین 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 هەنێ جار لێم تێکە چوو هاوڕێن ئەموت بارین بەس بارێنیش خۆشە وانە؟ بەرین پێم بڵێ تۆ کۆمەڵێک خەونت هەیە و ئێمە ئەمڕۆ کە هاتوین بۆ ماڵی ئێوە بۆ ئەوەی کەیەکێک لە خەونەکانی تۆ لە بەرنامەی خەون بەدیبێنین جا پێم خۆشە باسی خەونەکانی خۆتمان بۆ بکەیت من خۆم دوو خەونمێ دانێکم بم بە دادوەر و ببم بە وێنە کێشیش دادوەر و وێنە کێشیش نزیکن لێکەوە یان نزیک نین وای نازان ئەتوانی هەردووکی بکەیت لە داهاتووە ئەتوانین ببی بە دادوەرێکی زۆر باش و لەگەڵیشیا ببی بە وێنە کێشێکی باشی دەماڵەوە یاخود هەر کاتێک کە خۆت کاتێ هەبوو وێنەش بکێشی من زۆر وێناکێشم دەستی ڕسمشم هەیە بەڕاستە ڕۆژانە وێناکێشی حەزی لێ وێنەی چی زۆر بکێشی وەکو زەخرەفە و شت حەزت لە وردەکاریە ئەزانی ئەم وردەکاریە زۆر باشە بۆ کارەکەت ئەگەر لە داهاتوە ببی بە دادوەرێکی باش چونکە دادوەریش پێویستی بە وردەکاریە و ئەش بێ کەسێکی ڕازگۆش بیت کاتە تۆ حەزەکەی ببی بە دادوەر و لەگەڵیشیا ببی بە وێنەکێش دوو خەونی زۆر جوانە هاوڕێن یەکێک لە خەونەکانە بۆ بەدیێنین بەس جارێ پێت ناڵین کام خەونێ بۆی کە بێ بە سپرایز باشە؟ باش کاتە ئامادەی؟ باش پێشەوەی کە خۆش بگۆڕی با پرسیاری کەوت لێکەم لە پۆلی چەند بووی؟ دەرچم بۆ 6 دەرچووی بۆ 6 سەرکەوتوبی باشی لە قوتابخانە؟ باڵێ زۆر چاکە جا بۆی کە ببی بە دادوەری ژەبێ نمرەی باش بەدەستبێنی بۆیە پرسیارم کرد لە ئێستا توانی هەوڵی بۆ بی بەڵام ئیسە لەم تەمەنەی خۆتا ئێمە خەونەکەت بۆ بەدیێنین ئەتکەین بە وێنە کێشێک یاخود دادوەرێکی باش باشە؟ کاتە بڕۆ خۆت ئامادەکە خۆت بگۆڕە من هەر لێرە چاوەڕێیەکەم زۆر چاکە بڕۆ هاوڕێیان نەر چاوەڕێ بەرینم ئێستا ئامادە بێ جا زۆر دڵخۆشیشم چونکە ئەمڕۆژ خەونی هاوڕێکی ترم بەدیێنم بۆیە پێشم خۆشە ئێوەش کار لەسەر خەونەکانتانکەن بەردەوام بن بە دڵنیاییەوە کە پێی ئەگەن و ئەتوانن ببن بەو کەسەی یاخود ئەو شتێک کە خۆتان خەونی پێوابینن جا ئەمڕۆژ لەگەڵمانابن چونکە دڵنیام کە ئیبینن چەندێک بەرین دڵی خۆشە بێت بەڵام من لە ئێستاوە زۆر دڵخۆشم با بزانین نەهاو هەو بەرین هاو داتە تار خۆم گۆڕی زۆر جوانە جلو بەرگەکانە کاتە ئامادەی باڵێ منیش ئامادەم با پێکەوە بڕۆین لەگەڵمانابن گەشتینە شوێنەکە ئێستا ئێمە لە دادگای سلێمانین کەواتە ئەزانی کام خەونت بەدیێنین دادوەرێکە دادوەرێکە دڵخۆشی زۆر چەندێک ئەمەە ئەمەە ئەوەنە منیش زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ پێکەوە خەونی دادوەری تۆ بەدیێنین و ئەو کەین بە دادوەر و ئێستا ڕووی نەژوورەوە کۆمەڵێک زانیاری وەرەگرین پێکەوە و ئێوەش لەگەڵمانابن با بڕۆین فرمون فرمون. السلام عليكم. السلام بخير بين ست شهور بخير بين فرمون.
فرموچە باشەکە بەخێر بێن زۆر سپاس سەرچاو بەخێر بێن زۆر دڵخۆشین کە ئێستا لە لای تۆی و یەکێک لە خەونەکانی بەرین ئەوە بوو کە ئەمڕۆ دادوەرێکی باش و سەرکەوتوێ بۆ تۆ ببینێ جا پێمان خۆشە سەرەتا کە خۆت بناسێنی بۆ بەرین و هاوڕەکانیشمان بەڵێ بەخێر بێن سەرچاو زۆر سپاس سەرەتا موافقی باوکیم تەواو گرتو بۆم بەرنامێ بەڵێ بەڵێ بە دڵنیاییەوە بەخێر بێن من دادوەر کامەران ڕەسوول سەعید دادوەری دادگای کەسێتی مەسلێمانی و تقریبا لێکی 4 2015ەوە وەک دادوەر دەست بەکار بوو نزیکەی 8 ساڵ زیاتر دادوەر بوو پێشتریشە لە دادگایشم کردووە تەجروبەی دادوەریم تقریبا 23 ساڵ خزمەتە لە دادگاکان یاریمی کوردستانیشم کردووە لە زۆربەی زۆری دادگاکاندا بەخێربێن سەرچاو زۆر سپاس بەرین دڵخۆشیت بەڵێ لە کۆتاییە خەونەکەت بەدی هاتووە باشە ئەم کتێبانی ئێرە هەمووی خوێنیتەوە ئەمە هەر کتێبێکی زۆر کەمە هەموو دادوەرێگەوانی کە هاوپیشە بەڕێزەکان لە دادوەرە بەڕێزەکان هەمویان نتوانە بڵێن هەر هەمویان کتێبخانەیەکی چاکیانێ لە ماڵەوە چونکە ئەگەر قازی ڕۆژێک نەخوێنێتەوە بۆ ڕۆژی دواییتر دواکەوێت لە زانست ڕاستە شکا ڕۆژانە پێویستیمان بە ئاکتی بێ جا بابەتی دادوەریش اختصاصی تیان نییە لە بەپێی یاسا بەرکارەکان لە هەرێ واتە ئێستا من ئەمڕۆ لە دادگای باری کەسێتی کە تایبەتمەتم بە بابەتەکانی کێشە خێزانەکانی ژنومێت لە جیابوونەوە و لە تەلاق و لە نەفقەی مناڵ و لە نەفقەی ژن و ئیلا ئاخری لەوە چە سبێنی ڕاژەکەم بگوازێتەوە بۆ بابەتێکی تر بچمە دادگایەکی تر لەوێ خەڵک حکم بدەین واتە بابەتی جەزائیمانێ کاتە بەردەوام پێویستت بە زانیاریە پێویستمان هەر دادگایەک بۆ خۆی چۆنڵی چەندین یاسامانەیە کە ئەبێ قازی شارەزایەکی باشی یاساکان دەست خۆش بێ بەرین کاتە تۆژە بێ هەمیشە بخوێنیتەوە باشە زۆر باشەکەی کاتە با بڕۆی ئێمە ئامادەین ئێوەش لەگەڵمانە فەرموون طبعا ئەمە ئێستا هۆڵی دادبینیە ئەو شوێنەیە کە مرافعی تیاکرێ کە هەردوو لایانی ڕکابەر ئەوانەی کە کێشانەیە یەنە ئەم هەڵەوە ئێمەش لێرە دادگایکردنەکان بۆکی زۆر باشە کاتە با پێکەوە بڕۆی کۆمەڵێک زانیاری وەرگرتین بەڵێ طبعا ئێمە ئەم دەرگایە ئەمە بۆ هاوڵاتیان و بۆ پارێزەرانە بۆ ئێمە ڕۆژانێک کە مرافعمانەوێت دەرگاکانەکەینەوە ئەم دەرگای دووکیەکەینەوە بۆچی لەبەرەوەی پرۆسی دادگایکردن و دادبینیکردن پرۆسیکی عەلەنیە هەموو کەسێک هەر کەسێک حەسکە بێ لێرە ئەتوانێت دامنیشێ لەم کورسیانە گوێبیستی ئەو بکە کە بزانە دادوەر چۆن دادپەروەرانە چۆن گوێگرێ بۆ تەرەفێکیان بە ئامان شێوە گوێگرێ بۆ تەرەفەکەی تر و یەکێکە لە زەمانەتی ئەوەی کە کەس لێرە غەدی لێ ناکرێت ئەوەی کە دادگایکردنەکان دادبینیکردنەکان ئێمە عەلەنیە ئاشکرایە ئیلا هەندی حاڵەتی ئیستیسناییمان هەیە کە داوای نهێنیەکەن لەبەر حورمەتی خێزان لەبەر هەندێک بابەتی هەستیار ئێمە دادگاکەکی نەسفەڕی ئەو کاتە بە ستافی دادگامێنێتەوە لە دادیوەر و پارێزەرەکان ماعدا خەڵکەکە ئەکرێتە دەرەوە دادگاکە داخلێ بەرین باوکە طبعا ئەمە کورسیەکانی ئێمەیە ئەم کورسیانە ئی هاوڵاتیان لەسەری دانیشن جایسا چینە پێشترەوە کە ستافی دادگا بزانێت چۆن دانیشێ دادوەر لەکوێ دانیشێ و مۆزەفێکی ترمانە پێڵێن فەرمانبەری دادگا بزانین فەرمانبەری دادگا کە قسەکانی دادوەرەکە ئەنووسێتەوە لەکوێ دانیشێ و پارێزەرە بەڕێزەکان ئەوانەی کە بریکاری سکاڵاکارن یا بریکاری داواکارن و ئەوانەی کە پارێزەری داوا لێکراون یا بریکاری سکاڵا لێکراون لەکوێ ئاوەسن ئەچین سەیری ئەوواکەین باشە؟ فەرموون طبعا شوێنی دادوەر لە هەمیان بەرزترە بۆچی لەبەرەوەی مەکانەتێکی تایبەتی هەیە و بە مەرسوم دامەزرێت شوێنەکەی ئەم شوێنەیە ئەمە شوێنی دادوەرە ئەگەر سەرنج بی لە هەمیان شوێنەکەی بەرزترە بۆچی لەبەریشی دادوەری ئیشێکی زۆر پیرۆز زۆر هەستیار و زۆر دژوار یعنی زەحمەت ئەرکێکی قورسی لەسەر شانە قازی طبعا چۆن ببین بە دادوەر یەکەمیان مەرجی سەرەکی ئەوەی کەوی بە دادوەر ئەوەیە کە تۆ ئەبێ خەریجی یاساوی واتە کۆلیژی یاسا تەواو بکەیت کە گەورە بووی کۆلیژی یاسا و تەواو کرد ئەبێ
خزمەتی دادوەری بکەیواتە خزمەتی فعلی تەبێ ئەگەر بی بە پارێزەر یاخود ئەبیتە فەرمانبەری یاسایی لێشی لە دام و دەستگاکانی حکومەتی هەرێم یا بیتە فەرمانبەری یاسایی لە دادگای خۆی لە دادگای سلێمانی یا لە دادگای هەولێر یا لە دادگای داو یا لە هەر دادگایەکی تر لەم حاڵەتەیە کە تۆ دەستت کرد بەیشی دادوەری ئەبێ 8 ساڵ دوای ئەوەی کولی یاسا تەواوکە ئەبێ 8 ساڵ خزمەت بکەی خزمەتی دادوەری نەکچی خزمەتێکی ئەگەر مەسەلە مامۆسایەکی بەڕێز بە خزمەتی دادوەری حسێبی 30 ساڵیش خزمەتی مامۆسایەتی هەبێ بەڵام خەریکی کۆلیژی یاسا بێ ئێمە بە خزمەتی یاسایی بێ حسێب ناکەین کە 8 ساڵەکەی تەواو کرد اینجا ئەو کاتە تەقدیمیەکەی پەیمانگای دادوەریمانەی لە هەرێمی کوردستان کە یاسایەکی بۆ دەرچووە لە پەرلەمانی کوردستان دەرچووە بەپێی ئەم یاسایە ساڵانەی ئەلانیەکە ئەڵێ هەر کەسێک مەرجەکانی تێدایە با پێشکەشی کە بۆی لە پەیمانگەی دادوەری وەربژیرێت لێرە منافەسێکی زۆر گەورە هەیە بۆ من باسی خۆم کەم ئێمە دەورەی یەکەمین لە پەیمانگای دادوەری هەرێمی کوردستان 700 کەس تەقدیمی کرد دوای 700 کەس 400 نەفرێکمان 400 خوێندکارێکمان مەرجەکانی تیا بوو 410 کەس داخڵی امتحان بوو لە 400 امتحانی تحریریمانەیە نووسین لەگەڵ امتحانی زارەکی یەکەم مەرحەلە ئەبێت تۆ لەو 400 کەسە لە تاقیکردنەوەی بنووسین یا امتحانی تحریری بێ دەرچی ئەگەر لەوێ دەرچووی اینجا دوای ئەوە ماوەیەکی تر بە هەفتەیە یا بە دەڕۆژ سەر لەنوێ ئەنجومەنی پەیمانگای دادوەری هەیە کە لە چەند دادوەرێک و چەند مامۆسایەکی ئەکادمی بەڕێز پێکاتووە لەوێ بە شێوەیەکی زارەکی لەوێش امتحان دەکەن لە یاساکانە و قابلیەتی بەدەنیش دەوری خۆی بینێ و ئەگەر لە هەردوو مەرحەلەکە دەرچووی و مەرحەلەیەکی تریشمانەمێنەی پێڵین پشکنینی پزیشکی بۆی بزانی ئایا لیاقی جسمت ئەتوانێت ئەو ئەرکە قورسە ببینی بۆ مەگە خوانەخواسە نەخۆشیی کوشندە دەبێ لەوەشی ڕێگر بێ لەوەی بە دادوەر بۆیە ناوکەن بە دادوەر وەرحاصل کەواتە ئەبێ بەرین بە باشی بخوێنێت و نمرەی باش بەدەستبێنی لە پۆلی 12 دواتریش بتوانی وەکو کاردادوەر کە چەندین تاقیکردنەوەت بە باشی بەڕێ بکەی و ئاگاداری تەندروستی خۆشەبی بۆ ئەوەی کە نەخۆش نەکەویت یەکێکە لە مەرجەکان ئەوەی کە ببی بە دادوەر دوای ئەمە کە دەرچووی لە پەیمانگای دادوەری وەرگیرای وەکو خوێندکار لێرەیە تۆ 2 ساڵی ڕەبەگە خوێنی یعنی 24 مانگ لە خوێندناوی تەوان هینیشی هەیە پشوشی هەیە لەم ساڵی یەکەمیان بەس هینە خوێنی نووسین یعنی بەس بە شێکی نەزەریە ساڵی دووەم هەردووکیانە نەزەری و عەمەلی یعنی چی؟ یعنی بەیانیان ئەچی بۆ تەطبیقات بۆ عەمەلی سەیری دادوەرەکەی بزانی چۆن ئیشەکە 1 ساڵ ئیشتەوەیە بزانی چۆن ئیشەکە وەزائیدەن چۆن جۆبیستی لایەنەکانە بێ لە هەموو دادگاکان تەطبیقاتەکەی مثلەن ئیتر دادگای باری کەسێتی بەیانێکی بۆ دادگای هەفتەکەی ترچی بۆ دادگای تاوانەکان هەفتەکەی ترچی بۆ دادگای کتن هەفتەکەی ترچی بۆ سەرۆکایەتی دادگای تێڵچوونەوە کەمە هەر لێکە و جۆرێک لە جۆرەکانی داوابینن کە ئەمەلیەکە تەواو کرد ئەو ساڵی دوم تەخەڕوجیت ئەرکێکی کریشتەیە کە ئەو ساڵە ئەبێ توێژینەیەک بنووسیت توێژینەوەیەک ئەنووسیت لەسەر بابەتێکی یاسایی کە خۆت حەزی پێکی ئەو کاتە پەیمانگای دادوەری مشریفێکت بۆ دانێ و لیژنێکی مناقەشت بۆ دانێ هەموو ئەمانە لەسەر خرجی حکومەتە تۆ هیچ پارێک نایی ئەو کاتە مشریف بە خۆڕایی بۆ دانێ لەگەڵ لیژنەی مناقەشەیە هەر کاتێ بەحسەکەت 100 دەرەجە لەسەرە دەرسەکانی تریش هەمووی 100 دەرەجە لەسەر ئەبێ لە ساڵی یەکەم و دووەمە تۆ تێگڕای نمرەکەت لە 160 کەمتر نەبێت ئەگەر لە 150 بوو بەڕاست داژمارەکەی بۆیە وەکوتم غێری ئەوەی کە خوێندنەکەی پڕ زەحمەت و مەشەقێ لامان کاتشە ئیشی دادوەری زۆر زەحمەت و زۆر چاکە با بزانین بارین بۆ حەزەکات ببێت بە دادوەر بۆچی ئەم خەونەت هەڵبژاردووە لەبەر ئەوەی ئێمە لە شوێنێکە ئەژین هەمووان مافی خۆیان هەبێت و هەمووانش لە تونند و توژی بە دوور بن زۆر تاکەواتە حەس ئەکەی یاخود پێت خۆشە کە هاوکاری خەڵکەیت و لە تونند و تیژیش بە دوور بن ئەمەش کارێکی زۆر باشە نە ئەم حەزەکە من وا تێگەشتم ئەبێ ئەمە خزمەتی حەق بکەین ئەوەی حەق بوو دادوەر چیەکە پێشی وتم کەسێکی ڕازگۆ بالضبط دادوەر چیەکە دایم دادوەر دوو تەرەفی لایە
یەکیان حەقدارە یەکیان زاڵمە وایە یەکیان حەقێکی خوراوە یەکێکیان حەقی خواردووە بۆیە دادوەت کاگاتە ئەو یەقینەی کە فعلا خاوەن حەقەکە دۆزێتەوە ئەبێ قەرارەکەی دەرچێ بۆ لای حەق نابعکسەوە نابێ هاوکاری پێین لەسەر بابەتی عاتیفە بڵێنەما ژنێکە مەبەستەکەمان هاوکاریکردنی کەسی زوڵم لێکراوە تەواوەکەی نیشوانیش تەواواتە من و تۆ متتەفقین لەسەرەوەی ئەبێ ئێمە دەنگمان لەگەڵ حەقا بێ ئیتر حەقمان نییە ئەو خاوەن حەقا چ ڕەنگێکی هەیە چ دەنگێکی هەیە چ مەرامێکی هەیە گرنگەوەیە قازی دادوەر ئەبێ دایم لە پاڵ حەقا بێ و دوورکەوێتەوە لە کەسی ناحەق یا زاڵم یا زۆردا زۆر چاکە باشە من پرسیاری باز جلوبەرگەکانت خۆت بۆمان باسکەی کە ئەم جلانەی تۆواتە جلی دادوەر ئەبێ سپی بێت یان جلی پارێزەر ئەبێ سەوز بێ و خەتی سووریشتان هەیە پێم خۆشە کە باسی ئەوشمان بۆ بڵێ طبعا یەکێ لە ئەرکەکانی قازی غیریەوەی کە باسی خوێن و ئەرکەکیمان کرد ئەرکێکی تریشیە بریتە لە چی بریتە لەوەی کە پێویستە لە کاتی دەوام لە دوای دەوام جلوبەرگەکانی ڕێک و پێکەوە بەواتایەکی تر من بەداخەوە ناتوانم وەکو هەموو کەسێک کاوێکی تەسک لە بەرکەم وەکو هەموو کەسێک ناتوانم تیشێرتێکی تەسک لە بەرکەم لەوەی حەزکەم بەس ئیشەکەم ڕێم پێ نایە یا بۆ نمونە من حەزەکەم بڕۆم لە شوێنێک لەگەڵ هاوڕێکمان چای بخۆم و قاوەیە بخۆمەوە بۆی ئەمانە من دوورەکەومەوە لەی قازی ناتوانێت ئەبێ خۆی بگرێت لەمانە ئەلمویم ئەبێ من لە کاتی دەوام دوای دەوام ئەبێت جلەکانم جلێکی ڕێک بێ و پاک و خاوێن بێ و جلێکی ئاسایی نەبێ وەکو ئەوانەی کە گەنجەکان لەبەرەکەن و زائیدەن لە دوای لە کاتی دەوامی فەرمیشە کاتێک کە تۆ لە ئۆفیسەکەی خۆتی پێویستەکە کە تۆ ڕۆبێکرد لە بەرابێ وەم ڕۆبی دادوەری ئێستا لە بەرمنایە ڕەشە خەتی سپیتایە ئەوە نیشانەیە کە من دادوەرم باشە و هەروەها ڕۆبیشمان هەیە هەم ڕەشە بەڵام خەتەکەی سەوزە ئەو نیشانەیە بۆی کەوا و کەسە پارێزەرە و ڕۆبێکی تریشمانەیە هەر ڕەشە بەڵام خەتەکەی سوورە ئەوە نیشانەیە بۆی کە و کەسە جێگیری داواکاری گشتی وازەحە کەواتە غەیری ئەوەی کە ئێمە لە دەرەوەی داوامی فەرمیمانە بێت جلوبەرگمان ڕێک و پێک بێ ئەبێ لە کاتی داوامی فەرمیشمە جلوبەرگیشمان ڕێک و پێک وە جگە لەوەش من نابێ بە جلی قات و ڕیباتەوە بێم لە دادوەریکردنا ئەبێ ڕۆبم لە بەرابێ چکە واجبە و تعلیماتمانەیە ئەبێ قازی ڕۆب لەبەری بێ کاتێک کە مڕافعاکە زۆر باشە کاتێ ساتۆ تێگەیشتێ بێت بخوێنیت و چی بکەیت و چی نەکەی بەڵێ زۆر باشە دەست خۆش بێت کاتە من ئێستاوەکو هاوڵاتیەک لەوێ دانیشم و سێری ئێواکەم و گوێتان لێگرم بەڵێ زۆر باش فەرموو بارین ئێستا خەونەکەت بەدیێنی فەرموو طبعا ئەمە شوێنی منە کە دادوەرم وەرێرە باوکە طبعا ئەمە شوێنی منە من ڕۆژێکیەک لێرە نامێنم تۆیتە جێگەکەی من باشە کەیتە جێگەکەی من ئەم داوایەت لایە لەوێ لای دەرگاکە سێ کەس لە خزمەت تۆیە یەکەم جار بانگی و کەساکەی کە سکاڵای کردووە کە داوای تۆمار کردووە کە بانگێکی بۆڵی فلان کەسم بۆ بانکە یەتە دەرەوە ئەچێتە دەستە ڕاستمان دەستە ڕاستی تۆ کێ لای ئێرەوەدا ئەوەسێ باشە دووەمیان ئەو کەسی کە سکاڵای لێکراوە بانگێکی کە بانگ کرد هاتە ژوورۆ ئەیخیتە لای دەستە چەپی خۆت لێەوە ئەنجا بە شێوەیەکی گشتی دەزەکەی بە بابەتی دادگاییکردن و جێبەجێکردنی یاسا و جێبەجێکردنی دادپەروەری لە بینی هەردووکیانە دوایەوە کە تۆ گەیشتە ئەو یەقینەی کە گەیشتەوەی کە لێکۆڵینەکانت کرد و دڵنیا بوویەوە کە کەسێکیان خاوەن حەقە قەرارەی بۆ خاوەن حەق هەرچ دەنگێکە هەرچ ڕەنگێکە تۆ حەقی بۆی وازەحە جاری وایە خەڵکەکە دانیشتۆ دەنگەکەن بەم چەکشە چێکەی بێدەنگیانەکەی چۆن بەکارێنی بەکاری بێنن دەی ئافرم ئەوە نیشانەیە بۆی کەوە خەڵکەکە ئەبێ بێدەنگ بێ بۆی گوێمان لێکری بێ دادوەر گوێ لە سکاڵاکار بێ گوێ لە داوە لێکراو بێ بۆی قسەکان وەک خۆی بگە ئێستا ئەوە ئەمڕۆ کرمانی بە دادوەر و خەونەکەمان بەدیهێنێ باشە؟
بەنی باوکە من سەرڕێشی دادوەرێکم زۆربەی کاتەکان مەشغوڵم بە نووسینی کتێبەکەەوە بۆی بتوانین بۆی نووسینی کتێبەوە خزمەتی کۆمەڵگاکەمان بکەین منیژەم ڕۆ قسمەتی خۆ دووە بۆم کتێبە جوانم لاوی خۆمە ئامادەکردنی خۆمە منیش پێشکەشێکم بە تۆ بە هیوام سوود هەبێ بۆ ژیانت باشە؟ زۆر سپاس کاک حاکم کامەران ئەمڕۆ عەزەتمانێت و زۆر سپاس بۆ دارێکەشە دەست خۆش بێ زۆر سپاس بەرینگە منیش دیارێکم بۆ هێناوی لەلایەن ستافە جوانەکەی ماوەی مناڵانی کورساتەوە و جلی دادوەریە لەگەڵ چەکوشی دادوەری ئەتوانیت بەکاری بێنیت ئینشاءڵڵا لە داهاتووە و لە ئێستاوە هەڵی بگرە بیپارێزە بۆ ئەوەی کە بتوانیت لە داهاتوو تا کاری پێ بکەیت باشە؟ پیرۆزت بێ دەستخۆش زۆر باشە هاوڕێن وەکو بینیتان پێکەوە توانیمان لەگەڵ کاک حاکم خەونی بەرین بەدیبێنین تا بەرنامەیەکی تری خەون و بەدیهێنانی خەونی مناڵێکی تر ئێمە بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ